ئەمە شتێکمانەی پێڵن over analyzing over self analyzing واتە لە حەد بەدەر خۆت هەڵەسەنگێنی. ئەمە لە کێیە هەیە؟ لە زۆربەی ئەو کەسانە هەیە کە لەلایەنی ڕۆحیان بەقووەتە، لە زۆربەی ئەو کەسانە هەیە کە لە خۆناسییا بەقووەتن. کەواتە ئەمە وەکو چی وایە؟ چۆن ئەڵێن هەموو شتێک خاڵی سلبیشی هەیە؟ ئەها شتێک نییە هەمووی خێر بێت. جای وایە مەسەڵەن جۆرەکانی کەسێتی هەر جۆرێکیان بی خاڵێکی سلبی تایە. یەکێک لە جۆرەکان زۆر احتیمام ئەیە بەوەی کە خۆی کێیە و چییە و چۆنە و چۆن ڕەفتارەکە و خەڵک چۆن سەیرێکە و چۆن لێ ئەڕوانن، یەکێ لە خەلەلەکان یەکێ لە کێشەکان کە ئەبێ بەردەوام بیری لای بە کۆنتڕۆڵیکە هینە لە حەد بەدەر خۆ هەڵسەنگاندنێ. بەڵام مانە احتیمالی خۆشبەختی و بەختەوەریان زیاترە. یعنی ئەوانەی کە خۆیان ئەناسن و خۆیان دایمە شیکارەکان بەرەو بەختەوەری ئەچن، بەرەو سەرکەوتن ئەچن، بەرەو قۆڵبوونەوە ئەڕۆن. بەس لاینێکی ساید ئیفێکتی وەکو چۆن تۆ نەخۆشەکەوی دەرمانی وەرەگرین ساید ئیفێکتی هەیە، واتە ئەواریزی جانبی هەیە. بۆ نمونە ئەڵێ بەخوام دەرمانە ئەخۆی تر تۆزێ خەواڵوو ئەبی، ئەگەر باش ببی تۆزێ خەواڵوش بی کێشە نیە. کەواتە ئەم حاڵەتە واو لێ بکات زۆر بیر لە شتەکان بکەیتەوە، ئەمە ڕاستە ئەگەر لە ڕێژە دەرچوو خەتەرە. بەڵام وەکو تریش تۆ هەتا عیلمیان شارەزایی پەیاکی بیرکردنەوەکانە معقولتر ئەبێ وە زووش ئەیناسیتەوە. یعنی بۆ نمونە کەسێک کە ڕەفتارەکە لەگەڵ من لە چاوجارانە ئێستا زووتر شتەکان ئەناسمەوە، زۆر کاتم ناخوە. کەواتە شارەزابوون وا ئەکا زوو وەڵامەکەت دەستکەوێ، ئیتر پێویست نەکە ئەوەندە بیری لێ بکەیتەوە. بەڵێ بە دنیای ئەو حاڵەتەش ئێستا تۆ دوای ئەم کۆرسە ئەم حاڵەتە بۆ دروستە بێ، بەڵام باش ئەم حاڵەتە تۆ جوبەیەکی گەورەی لە ژیانتە. نووسەرێک ئەڵێ کاتێ مناڵ بووم ڕۆژێکیان یاری تۆپی پێمانە کرد، شتێکمان لێ تۆپەکە چوویە فڵانێک، گوتی ڕۆشتم دیار نەبوو. ژنێک لەو سەرۆهاو سێرەکەم وەکی خسۆتە ژێرسکی، منیش چووم پێم وت ئەمە تۆپەکەم بەرەوە. ژنەکەش وتی تۆ وەڵی چی؟ وتی ئەڵم تۆپەکەم بەرەوە. ژنەکە زەردەکەنەیەکی کرد پیازانەوە تۆپە، وتی ڕۆڵێکیانەوە من دووگیانەوە مناڵەوە بەبەیتە. وتی لە هەموو تەمەن ما یەکەم جارم بوو ئەو قسە ببیستم. وتی هەر ئەو ڕۆژە 8 دانە ئافرەتم بینی کە دووگیان بوو. باشە بۆ پێشتر نەمبینیوە، پێشتر هەر عەقڵە پێ نەشکاوە سەرنج. ئەی ناخۆ ئەم مناڵە چەندین جار ئافرەتی بینیوە دووگیان بێت، بەڵام هەرگیز عەقڵی بەوە نەشکاوە لەبەرەوەی تێبینی نەکردووە. بەڵام ئەو ڕۆژەی تۆپەکەی دیار نامێنێەوە، عەقڵی بەمە ئەشکێ کە مناڵە لەو ڕۆژە هەر ئەو ڕۆژە ژنێکە بینی یەکسە سێرەکە هاوی پیاوەدات و کاتەوە. کەواتە بەڕێزان ئەم مۆزوعانە جوایە. ئێستا ئێمە کە تۆ ئەم کۆرسە ئەخوێنیت، ماوەیەک لە دوای ئەم کۆرسە هیچ قسەیەکاڵی ڕەفتار ئەم بیرکردنەوەی ماوەیەک ئەڵێ باشە ئەمە چییە حەبیر لەم شتانەکەمەوە بەدۆ زۆر باش. ئەوە نیشانەی وێشتێکی تازە فێر بوویت و مارەسەی ئەکەیت، بەس ئینشاءڵڵا بەرەبەرە ئیفادەی لێ